بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 و بڕگەکانی یەکەم و دووەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 و بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنەوەڕۆ ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 27/7/2020 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە پێشنیازە یاسایانەی خوارەوە پشتبەستن بە بڕیاری ژمارە 5 ساڵی 2020 و حکمی مادەکانی 79 بڕگەی یەکەم لە مادەی 83 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پرۆژە یاسا لە ئەستۆگرتنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان. دوو پێشنیازی یاسای بەڕێوەبردننی و پاراستنی شوێنەوار و کەلوپەر لە هەرێمی کوردستان. سێ پێشنیازی یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان. دووەم دەنگدان لەسەر داواکاری دەست لە کارکێشانەوەی ئەندام پەرلەمان بەڕێز سۆران عومەر سەعید لە ئەندامەتی پەرلەمان بەپێی حکمی خاڵی 1 و 2 لە بڕگەی دووەمی مادەی 25 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سێیەم خوێندنەوەی راپۆرت و گفتگۆکردن سەبارەت بەم بابەتانەی خوارەوە. یەک خوێندنەوەی راپۆرتی کۆبنەوەی هاوبەشی لێژنەی کاروباری پێشمەرگە و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم سەبارەت بە دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هێرشەکانی تیرۆریستی داعش بۆ سەر ناوچەکە بامەدەبوونی بەڕێز وەزیری ناوخۆ وەزیری کاروباری پێشمەرگە وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستاندن لە نێوان هەرێم و بەغدا دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە حکوومەتی هەرێمی کوردستان. دوو خوێندنەوەی راپۆرتی هاوبەش لێژنەی کاروباری پێشمەرگە و ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجەییەکان پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی سەبارەت بە دۆخی ناوچە سنووریەکان. سێ خوێندنەوەی راپۆرتی لێژنەی تەندروستی سەبارەت بە پەتای کۆڕۆنای کۆڤید-19 بە ئامادەبوونی وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستان. چوارەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازی یاسای ماف و ئەرک و نەخۆش لە هەرێمی کوردستان بە پێی حکمی مادەکان 87 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پێنجەم خوێندنەوەی راپۆرتی لێژنەی دارایی کاروباری ئابووری سەبارەت بە دۆخی دارایی ئابووری هەرێمی کوردستان بە ئامادەبوونی بە ڕێزان وەزیری دارایی و ئابووری وەزیری پلاندانان و وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستاندن لە نێوان هەرێم و بەغدا و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی ڕۆژی دووشەمەی ڕێکەوتی 29/6/2020 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. چوار دەنگدان لەسەر پێشنیازی بڕیاری پێشکەشکردنی پێشنیازە یاسا و پێشنیازە بڕیار لەلایەن ئەندامانی پەرلەمان بەدەر لە حکمی مادەی 82 پەیڕەوی ناوخۆ. پێنج درێژکردنەوەی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە کۆی دەنگ هەفتای پەرلەمانتار. شەش کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆک پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراو یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی پێنجەم لە ڕێکەوتی 29/6/2020 هەمویان مۆڵەتیان پێدراوە. بەڕێز باپیر کامەلە سلەیمان بەدری ئەسماعیل مەحموود زیاد حەسەن ئیبراهیم ڕاهی ڕەهبەر ئیبراهیم ڕۆبینە ئۆمیلک عەزیز زانە خالید سلەیمان سەلمە فاتح تۆفیق سەرکۆ ئازاد حوسێن سۆران عومەر سعید شنۆ ئەشقی عەبدوڵڵا شەمۆڵ ئاشین سابز شیرین یونس عەبدوڵڵا شێرکۆ جەودەت مستەفا عەبدولناسر ئەحمەد عەلی فەرید یعقوب ئیلیە فەیسەل عەباس عەولە کلارە عودیش و یعقوب لەیلا عەبدولجەبار حەدۆ مام بورهان محەممەد هاوڕێ بەنا محەممەد هەورەمان حەمەد شەریف هێرش حەسەن حەمەد. ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەیەکان ئامادە نەبوون لێژنەی پەروەردەی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی 29/6/2020 بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی لێژنەکان دەخوێنێت دواتریش دەڵێن ئاگادار نەبووین کە لە کار خوێندنەوەکەدا. لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی 29/6/2020 مسلم عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت فەرید یعقوب ئێلیە مۆڵەت شەمۆڵ ئاشین سابر مۆڵەت. لێژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنی خۆجەییەکان 30/6/2020
نزار ملا عبد الغفار مولد محسن حسين مصطفى مولد رزقار عيسى سوار مولد عبد الناصر أحمد علي مولد هاوري بناء محمد مولد لجنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی لە 36/2020 چیا حەمید شەریف مۆڵەت زیاد جەبار محەممەد مۆڵەت سیروان فەرەج محەممەد مۆڵەت محەممەد سعدەدین ئەنوەر مۆڵەت لێژنەی کاروباری پێشمەرگە لە 36/2020 بابیر کامەلە سلەیمان مۆڵەت کاروباری شەهیدانی قوربانیانی جینۆسایدی زیندانیانی سیاسی 36/2020 بەهمان کاک عەبدوڵڵا ئەحمەد مۆڵەت ڤاهی کەمەڵ سۆهۆن مۆڵەت ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم 5/7/2020 جەمال حوێز مستەفە مۆڵەت ئەوقاف کاروباری ئاینی 6/7/2020 هەدیە مراد حەیدەر مۆڵەت فەیسەڵ عەباس عەولە مۆڵەت کلارە عودیشم یعقوب مۆڵەت لێژنەی دەستپاکی 6/7/2020 لەیلە عەبدولجەبار حەدۆ مۆڵەت دابان محەممەد ساڵح مۆڵەت سەرچنار ئەحمەد مەحموود مۆڵەت لێژنەی دارایی کاروباری ئابووری 7/7/2020 محمد سعدەدین ئەنوەر مۆڵەت شێرکۆ جەودەت مستەفە مۆڵەت بەهجەت عەلی ئیبراهیم مۆڵەت سۆران عومەر سەعید ئامادە نەبوو دارایی کاروباری ئابووری 8/7/2020 بەهجەت عەلی ئیبراهیم مۆڵەت سۆران عومەر سەعید مۆڵەت لێژنەی کوشتوکاڵ و ئاودێری 9/7/2020 گوڵستان باقی سلەیمان مۆڵەت هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت کاروباری پەرلەمان و سکاڵە 13/7/2020 هیمداد سەباح بیلال مۆڵەت سۆران عومەر سەعید مۆڵەت لێژنەی وزە و سامانە سروشتیەکان و 15/7/2020 ڕێبەر عەبدوڕەحیم عەبدوڵڵا مۆڵەت کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا مۆڵەت لێژنەی کشتوکاڵ و ئاودێری 19/7/2020 گوڵستان باقی سلەیمان مۆڵەت هێرش حەسەن حەمەد فەقی مۆڵەت ئیحسان محەممەد سەلیم مۆڵەت هەلەز ئەحمەد محەممەد مۆڵەت لێژنەی دەستپاکی 19/7/2020 لەیلە عەبدولجەبار حەدۆ مۆڵەت دابان محەممەد ساڵح مۆڵەت لێژنەی دەستپاکی لە 20/7/2020 لەیلە عەبدولجەبار حەدۆ مۆڵەت دابان محەممەد ساڵح مۆڵەت هیڤیدار ئەحمەد سلەیمان مۆڵەت لێژنەی پەروەردەی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی 22/7/2020 گوڵستان باقی سلەیمان مۆڵەت کاروباری شەهیدانی قوربانیانی جینۆسایدی زیندانیانی سیاسی لە 26/7/2020 هەژان حەسەن ئەحمەد مۆڵەت ئیدریس ئیسماعیل عەبۆش مۆڵەت دیاری ئەنوەر حەما ڕەحیم مۆڵەت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس پێش ئەوە بەڕێز لیژنەی کاروباری یاسایی وەرنە شوێنی خۆتان بۆی دەست بە بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەمان بکەین بەڵێ باش نقطەی نظامی بەڵێ کاک جەلال نقطەی نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی بابەتەکەی من پەیوەستە بە سەروەری یاسا لە هەرێمی کوردستان پێم خۆشە 2 دقە بەس قسە بکەم ئەگەر دەرفێت یەک لە بەڕاستی کارە مەزنەکانی ئەو پەرلەمانە لە خولی پێنجەم ئەنجامی داوە پرۆژەی یاسای چاکسازیە کە خۆشبەختانە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەزدیکاری لەسەر دەکات ئەوی من دەوێت بڵێم کە پەیوەندی بە یاسا و سەروەری یاسا هەیە لەناو خەڵک و ڕێی عامی لەسەر دروست بووە بۆتە جێگای گلەیی خەڵک ئەویش بڕیاری ئەنجومەنی دادوەریە بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ درێژکردنەوەی تەمەنی خانەنشی هەندێک دادوەر بەڕاستی ئەوە سابقەیەکی مەترسیدارە لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان چونکە خەڵک وە هەز دەکات یاسا سەروەر نییە حەقی خەڵک و شەقامە بڵێ باشە ئەو بەڕێزان لە لووتکەی هەرەمی یاسان لە هەرێمی کوردستان ئەوان ملکەت سیاسا نەبن ئەدی خەڵک چۆن ملکەت سیاسا دەبێت دواتر ئەو بڕیارەوا دەکات سەرجەم دادوەرە گەنج و بەتواناکان زۆر بێ هێوا بن لە داهاتی خۆیان حەق وایە لەمە دووە لەو پەرلەمانە بەڕێزەکە گەورەترین دەسەڵاتی یاساییە لە کوردستان ڕێگا بەو پێشەرکاریان نەدات و لەمە دووە یاسایەک دەربچێ بۆ سەرجە وەزارەتەکان تەمەنی یاسایی لە 6 ساڵ تێپەر نەبێت و بۆ هیچ کەسیش درێژ دەکرێتەوە دوای بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە تەبیعاتی مالیشی هەیە ئەو بەڕێزانە ئەو ئەمەریان دەرچوانە نووسەکە بۆ دارایش نەناردووە حەقوێ بەڕاستی ئیجرات بکرێ و ئەوانیش بۆ مێژوی خۆیان لەو بڕیارە پەشیما بنەوە زۆر سوپاس سەرۆکی زۆر سپاس کاک جەلال ئێمە وەکو پەرلەمانی کوردستان هەم ئەم ساڵ هەم ساڵی پار کە بەڕێزیان تەمەنی یاسایی خۆیان درێژ کردەوە تەمەنی کارکردنی خۆیان جگەلەوەی بڕوای تەوامان بەجیاکردنەوەی هەر سێ دەسەڵاتەکە هەیە بە فەرمی ئاگدارمان کردنەوە کە ئەمەی ئەوان کردویانە یاسا شکێنیە و جێبەجێکردنی یاسایەکی فیدراالیە بەبێ ئەوەی لە هەرێمی کوردستان بەرکار کرابێ لە کاتێکە ئێمە لە هەرێمی کوردستان بۆشایی یاساییمان نییە
بۆ ئەم ساڵیش جگە لەوەی وێنەیەکیان بۆ خۆیانمان نردووە بە هەمان شێوە وێنەیەکمان یان نووسراوێکمان بە فەرمی ئاراستەی بەڕێز سەرۆکی هەرێم و بە فەرمی ئاراستەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کردووە لەوەی کە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران داوامان لێ کردوون تەبەعەی مالی ئەو بڕیارە نایاساییە هەڵنەگرێ و بۆ سەرۆکاتی هەرێمیش بۆی ئاگاداریان بکاتەوە ئەوەی کراوە یاساشکێنیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان ئەرکی خۆمانمان بەجێگەیانوە بەڵام لەبەرەوەی دوو دەسەڵاتی جیاوازین حەقی تەدەخولمان نییە تەنها حەقی تەدەخولمان لە سەروەری یاسا هەیە و حەقی تەدەخولمان لە پاراستن و حرمەتگرتنی سەلاحیەتەکانی خۆمان هەیە هەردوو ئەرکەکەمان لە ڕاستیات جێبەجێ کردووە ئێمە ئێستا چاوەڕێی بەڕێز سەرۆکاتی هەرێم و بەڕێز سەرۆکی هەرێم و ئەنجومەنی وەزیرانی لەو بارەیەوە قسەی خۆیان بکەن زۆر سپاس کاک سەرکۆ سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی بڕگەی چوارەم لە مادەی حوتی پەیڕەوی ناوخۆ جەنابەت لە ڕۆژی 29 شەش لە بڕگەی دووەمی بەرنامەی کار کە بریتی بوو لە درێژکردنەوەی خولی بەهارە بۆ ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردن باسی مەبەستەکانت کرد بۆ ئەوەی کە هۆکاری درێژکردنەوەی خولی بەهارە و پشوەکانەوە بوو کە باسی دۆخی ئابووری و باسی موچە و باسی قەرزەکان و ناوچە جێناکۆکەکان و جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی بەڵام ئەوەی کە دەبینین لە بەرنامەی کارەکەدا تێیدا نییەوەی بەڕێستان و دەستەی سەرۆکایەتی باسی قەرزەکان نەکراوە و بڕیار بوو لە سەرەتای کارنامەی دانیشتنەکان باسی دۆخی ئابووری موچەکان کرێ وەکەوەی جەنابتان وەکو سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بینیمان دوێنێ هاوڵاتیەکی بەرکەوتەی چەکی کیمیایی لە پارێزگای هەڵەبجە بەداخەوە کۆتایی بە ژیانی خۆی هێنا و نامەیەکی جێهێشتووە بۆ خەڵکی کوردستان و بۆ جەنابیشتان بۆی کە تکاتان لێکات لە کۆتایی نامەکە کە ژیان و ژیانی مناڵەکانی پارێزراو بکێ و سەرگەردان نەبن بۆیە داوا لە بەڕێستانەکەم لە دەستەی سەرۆکایەتی هەوڵێک بدرێت بۆ ئەوەی ژیانی مناڵی ئەو هاوڵاتەی کە بەداخەوە بەهۆی دۆخی ئابووری هەرێمی کوردستانەوە تووشی نائومێدی و بێهیوایی بوو لە بێهیوایی ژیانی خۆی بەخت کرد زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک هاوڕێ فەرموون بە ناوی خوای گەورە و میهرەبان من هاوڕێ مەلاستار بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 53 بڕگەی یەکەم سەرۆک وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران لەسەر داوای خۆیان دەتوانن ئامادەی دانیشتەکانی پەرلەمان بن لە گفتوگۆکردن ئەمە بۆ کاتێکە ئەگەر هەر کاتێک قەیرانێک هاتە پێش بەداخەوە لە هەرێمی کوردستان دەیان قەیران هاتوۆتە پێش قەیرانی دارایی قەیرانی سەربازی قەیرانی ئەمنی قەیرانی سیاسیشی هاتوۆتە سەر ئێستا بەڵام بەداخۆ تاکو ئێستا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەندامانی ئەنجومەنی وەزیران هەستیان بەو بەرپرسیارەتیە نەکردووە بێن لە پەرلەمانی کوردستان بێن لە پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی تەواوی خەڵکی کوردستان تەواوی چین و توێژەکانی خەڵکی کوردستانەکە ئەو هەستە بەرپرسیارەتیان لا دروست بێ بێن لێرە ڕوونکردنەوە بدەن چۆن ئینقازی کێشە و گرفتەکان بکرێ بەداخەوە لە هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە کە باس لە پەرلەمانەکەین مەبەستەکە ئێمە نین یان هەر هەواڵێکی تر ئەندامێکی تر لە فراکسیۆنێکی تر ئێمە باس لە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەین ئەنجومەنی وەزیران کۆی گشتی ئەندامان لێرە شەرعێتیان وەرگردووە بوون بە وەزیر بوون بە جێگری ئەنجومەنی وەزیران بوون بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆیە لە هەرێمی کوردستان یعنی بە لێبوردنەوە کەس پیرۆز نییە هەمومان نوێنەرایەتی خەڵک ئەوانیش ئەتوانن بڵین لە هەموو دنیا حکوومەت کە ئەبێ باوکی خەڵک بێ بەڵام تاکو ئێستا ئەو هەستیان بۆ دروست نەبوو بێن لێرە ڕوونکردنەوە بدەن چۆن قەیرانەکانی ئینقاز بکەن بەڵێ سپاس هەمومان پێکەوە لە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان هەستی بەرپرسیارەتیمان هەیە مامۆستا کاک عەلی حەمەد ساڵح بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە فراکسیۆنی گۆڕان بە پێی مادەی 66 لە پێڕەوی ناوخۆ لامان گرنگ بووە داوامان کردووە بە ڕێزان سەرۆکی حکوومەت و جێگرێکەشی بێن لەسەر قەیرانی موچە و دۆخی دارایی و ئابووری حزوریان هەبێت لە پەرلەمان چۆن ئەبێ وەزیری داراییش بە هەمان شێوە حزوری هەبێت دۆخێکی خراپە پێش جەژنە موچە نییە بێکاریە خەڵک خۆیە کوژێ ئەم دۆخە هیوادارین کۆی ئەوانەی لە حکوومەتان بێن لە بەردەم ئەم پەرلەمانە بەڕێزە هەمومان تەڕحمان هەیە پێشنیارمان هەیە بۆ ئەوەی ئەم دۆخە تێپەڕێنین بۆیە داواکارین لە جەنابتان تەکیدکەنەوە بەیانی بەڕێزیشیان حزوری هەبێت بۆ ئەوەی ورد و درشتی کێشە و گەندەڵیەکانی وڵاتیان پێ بڵێن چونکە ئەزانین قەراری گەورە و قەراری جددی ئەگەر ئیسلاح بکرێ بەرپرسیایەتی کێ گەورەترە لەم دۆخە سپاس بەڵێ کاکتۆر کازم بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیە وەکو هەمیشە من تێبینەکەم لەسەر بەرنامەی کارەکەی بەڵام ئەم جاریان بەڕاستی تێبینەکەم بۆ
جەنابتان هەردووکتانە لە سەرۆکایەتی پەرلەمان هەمجار بەڕێز سەرۆکی پەرلەمان و بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی بەرنامەی کارەکە لەلایەن هەردووکتانەوە ئامادەکراوە و تێبینی زۆرمان هەیە لەسەرەوەی کە ڕنگدانەوەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان نییە و کێشەکانی خەڵکی تیان نییە. ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا حالیان کێشەی سەرەکی خەڵک موچەیە و دووسێ ڕۆژی تر جەژنە خەڵک پێویستی بۆیە ئەو موچەی وەرگێت کە لە ڕەمەزانەوە لە جژنی ڕەمەزانەوە یەک موچە دابشکراوە خەڵک پێویستی بۆیە موچەکەی وەرگێ فەرمانبەر پێویستی بۆیە موچەکەی بەرێ لە بازار کاسەی جژنی پێ بکرێ و جلوبەرگی بۆ مناڵەکانی پێ بکڕێ ئەمە ئەبوایە لە خاڵ یەکەمی بەرنامی کارەکە بواە ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەمیان ئەو دۆخە خراپەی کە دروست کراوەکو پەرلەمانتارێکی بەڕێز باسی کرد بەداخەوە ڕۆژانە وەکو گەڵای دار خەڵکی ئێمە ئەکا بە قوربانی تۆم لە حەزە فەرمو لە ناو شاری سلێمانیا بە تاوەری کارەباوە خەڵک خۆی هەڵەواسێ و ئەخنکێ لە ناو باخی گشتی هەڵەبجەیە دوێنێ کەسێک خۆی خنکاندووە کە بەرکەوتەی چەکی کیمیاوی بووە یعنی ئەو کیمیاوی سەدام کردی بەسەر هەڵەبجەیە ئەو هاوڵاتی نەخنکان بەڵام خراپی و هەژاری و بێکاری و نەبوونی ئەو هاوڵاتی خنکان و مناڵەکانی سەرگەداکردن جا پرسیارەکەی ئێمە لەوەیە ئەبێ پەرلەمان کەی بێتە جواب لەسەر ئەو هەموو خەڵکەی کە ڕۆژانە لە ڕێی خارج تیاچن ئەو هەموو گەنجەمان کە لە ماڵەوە دانیشتون و چاوەڕێی دەرفەتێکن ئەگەر ڕخسەتم بەی 28 ڕۆژە دانەنیشتوین بەسەر چاو کاکتۆر کازم بەڕێز من تێبینەکەم بۆ هەردووکانە وەڵا بەڕێز پەرلەمان ئەم جاریان تێبینەکەم بۆ هەردووکان چووکە دوێنێ بەڕێز جێگەری سەرۆکی پەرلەمان تەلەفۆنی کردو بۆ لایەنەکان داوان لێکا کە لێک نزیک بوونەوەی دەرفەت بدرێ بە هەندێک لایەن بۆی لێک نزیک ببنەوە بابزین بەرهەمەکەی ئایا ئەمڕۆ موچە دابەشەکرێ یخۆ ئەوەیە بەرهەمەکە یعنی ئەگەر ئێمە پەرلەمان دەرفەتەیە بە لایەنەکان خۆ بێ شتێ حەلکرابێت و نەتیجەیەشی هەبوو بێ دوایەوە هەر بەڕاستی یعنی سەرنجە بۆ ئێمە بۆچیە بێ ئێمە ڕۆژانە چاوەڕێی ئەم نامانە بین چەند کاوەی تر کاوە حەمە ساڵحی تر ببکاوە محەممەدی تر ببێتەوە بە قوربانی و مناڵەکانی سەرگەردان ببێ بۆ ئەوەی پەرلەمان بێتە سەرخەت و لە دۆخیان بکۆڵێتەوە لە بەرنامەی کارەکەیە بڕخسەتم بە ئەخر ڕخسەتم داوی کاکتۆر دەستە خۆش بێ نقطەی نظامی یەک دقەیە ئەو تۆ 2 دقەیە قسە دەکەی دەرفەت ڕۆژە کۆ نەبووینەتەوە بەڕێز کاکتۆر کازم هەموو جارە تۆ ئەمە دەفەرمووی دەرفەتدا هەروایە بابەتی دارایی قەیرانی دارایی موچە سبەینێ لە بەیانی سعادەوە دەست بە قسەکردنەکەین لەسەر بابەتی موچە قەیرانی دارایی ئەو دۆخەی کە خەڵکی هەرێمی کوردستانی تایە بە ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە هەر قسەکردنیەک ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە و تەرکیزکردن بردننی وەختی ڕۆژەکە هەمووی لەسەر ئەم بابەتە بە ناوی نقطەی نظامی هەم غەدرکردنە ئەو ڕووداوە گرنگە بەلای ئێمەشەوە گرنگە بەلای هەمومان ئەو ڕووداوی دوێنێ ڕوویاوە کاکتۆر کازم ێک بواە لە هەر پەرلەمانێکی تر بەڵێ کاک سیروان فەرمونون کاک سیروان دروستە ڕاست دەکەی جەناب ڕاست دەکەی کاک سیروان فەرمونون کاک سیروان فەرمونون کاک سیروان فەرمونون سبەینێ باسی دۆخی دارایی دەکەین سبەینێ ئەوە سبەینێ قسەی لەسەر بەڕێز سەرۆکی پەرلەمانە هاوڕێیان زۆر باسییان لە دۆخی دارایی هەرێمی کوردستان کرد هەمومان ئەزانین ئەوەی نیگەرانی هاوڕێیان هەموو هی هاوڵاتیان ئەیهێنین بۆ ئێرە بە پێی مادەی 66,000 ڕۆژ ئیتر هاوار بکەین ئەبێ موچە بدرێت من خاڵی سەرنجەکە و خاڵی پەیڕەوەکەم لەوە نییە کە تەنها 4 مانگە ئەمانە کۆبینەوە هەزاران کەس داوا ئەکا کۆبینەوە و باسی موچە و باسی بژێوی ژیانی خەڵکەین ئەبوو وەکو زۆر لە هاوڕێکانوتیان لە بەرنامەی کارە ئەمڕۆ یەکەم کەس بەڕێز وەزیری دارایی و تیمی حکومەت بەهاتنایە باسی یەکەم شتمان بکردایە بەڵام نەچووە بچێ قسە لەم سەرەوە خۆشە من گەیشتە ئەوەی لە ناو سلێمانی تەقەشمان لێکرا بەس لەسەر موچەی خەڵک هاتم لێرەش مانم گرت و بە کۆی هەمومانی ئیمزامان کۆکردەوە ئێستا وەکوتم سبەینێ کە لە بەرنامەی کارا هەیە بەڕێز وەزیری دارایی بێتە ئێرە ئەبێ پێمان بڵێت کەی پێش جەژن موچە ئەدا یا نادات کاک سیروان بەیانی بۆ ئەو قسانە نەکەین نەوەڵا بۆ ئێستا گوێ لێ بێ بەڕێز سەرۆکی هەرچ پرسیارێکتان هەیە لەسەر دۆخی دارایی دەیخینە بەیانی کاک ئومێد فەرمونون و ئەوە ئاخر نقطە نظامیەکە وەریەگرم تەواو فەرموون کاک ئومێد
هەر شتێک هەیە لەسەر دۆخی دارایی دەخینە بەیانی فەرمونون. بەڕێ سەرۆکی پەرلەمان کاتم پێ بدە تەواو خاڵی پێڕەویە قسەکانم. هەر یەک دقیقە کاتت پێ مادەی 56 بڕگەی دووەم تکایە بەڕێستان وەکو سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی خۆت بەکاربێنە ئێرە شاشەی تەلەڤیزیۆن و میدیان نییە پەرلەمانە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەین زۆر بەڕوونی لە مادەی 56 بڕگەی دووەم تەنیا سێ خاڵی پەیڕەویە هیچ هێچێک لەو گفتوگویانە دەکرێن ڕێگا دەدەی بۆ چوونی فراکسیۆن بخرێتە ڕوو ڕێگا دەدەی بۆ چوونی ئەندامی پەرلەمان بخرێتە ڕوو ئێمە دانەنوشتینە هەمومان بەرپرسیاری ئەو وڵاتەین هەمووشمان خەمخۆر و پەرۆشی خواست و داخوازی خەڵکی کوردستانین دامەزراوەی دەستوریش تەواوکاری کاری یەکە ئێمە و حکوومەت دوو دنیای جیاوازنین من پرسیارێک لە بەڕێستان و سەرۆکایەتی پەرلەمان دەکەم باواز لەوە بینین چێ سەرۆک حکوومەتە و چێ جێگرە و چێ وەزیری کامەلایەنە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەرێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان داواتان کردیە سەرۆک وەزیران و جێگر و وەزیرەکان بێنە پەرلەمان و وەڵامیان نەدابێتەوە یاخود گوتیان نایەنە پەرلەمان زۆر سپاس. ئێمە داوامان کردووە هەمویان بەڕێزیان بێن لە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکان بە گوێرەی ئەو یادداشتانەی بەڕێزان ئەندامانی پەرلەمان پێشکەشیان کردووە وەڵاممان دراوەتەوە بە هاتنی وەزیرەکان. ئەگەر بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەم دامەزراوەی خەڵکی کوردستانە و سمعەت و ناوبانگی ئەم دامەزراوەیە هی هەمومانە لە دەستەی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمان بەگشتی ئەگەر ئەم دامەزراوەیەکی شکست خواردوو بێ هەمومان شکست خواردوین زۆرەکەی بەر ئێمە دەکەوێت دواتر پریشکێکیشی بەر جەنابتانەکەوێت ئێمە بڕیارمان داوە بەیانی بە تەواوی لە بەیانیەوە کە ڕۆژەکە دەست پێکا هەتا ئەو کاتەی کە هەر هەمووتان ماندوو دەبن لە پرسیارکردن لە داوای ڕوونکردنەوە باسی موچە و بودجە و قەیرانی داراییەکەین بە ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە هەر نوقتە نیزامیەک پەیوەندی بە ئەم بابەتەوە هەیە داوای لێبوردن دەکەین لێتانی وەرناگرین دەست دەکەین بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەمان ئەگەر بابەتێکی ترە ئاماژە بەو مادەیە بدەن کە دەتانەوێ ڕەئی مەڵێن بۆ چوونی خۆتان مەڵێن بەڵکو ئەو نوقتە نیزامیە پەیڕەویە بڵێن کە مخالەفەی پەیڕەومان کردووە یا قانونمان کردووە لە ئێستاوە پێتان دەڵێم هەچ کەسێک باسی ئەو دۆسیە بکە کە بەیانی هەموو ڕۆژەکەمان بۆ داناوە بە داوای لێبوردنەوە دەرفەتی نادێت. بەڵێ فەرموو کاکاوە بەڵێ. بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر خاڵی پەیڕەوی نەبوو قەتعیکە دیارە بە پێی مادەی 48 لە بڕگەی یەکەم باس لەوە کات کە هەر بڕگەیەک لەسەر پێشنیاری سەرۆکیان سێ ئەندام بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان دەبێت ئەگەر بمانەوێت بە پێی پەیڕەوی ناوخۆ لە بڕگەی یەکەم کە بڕگەیەک جێگۆڕچەی پێ بکەین پێویستە بە پێشنیاری سێ ئەندام و دواتریش بە ڕەزامەندی ئەندامانی پەرلەمانی کوردستان بێت بۆیە من لەسەر بە پێی پەیڕەوی ناوخۆ مادەی 48 داوا دەکەم کە گۆڕانکاری لە بڕگەکانی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بکرێ بەوەی بڕگەی پێنجام کە تایبەتە بە دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بخرێتە بڕگەی یەکەم لەبەرەوەی خۆتان نەزان ئێستا دۆخی دارایی هەرێمی کوردستان زۆر خراپە و بۆەوەی حکوومەت ملزەم بکەین لەو هەفتەیە موچەی فەرمانبەران بدات بەڕاستی کە ئەوە گرنگترین خاڵە بەلای فەرمانبەر. بەڵێ سپاس کاک مەم فەرموون بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو خاڵی پەیڕەویم یەکەم جار ئەمەوێ ڕوونکردنەوەیەک بدەمە جەنابەت و دەستەی سەرۆکایەتی بە پێی مادەی 56 دەسەڵات دراوە بە پەرلەمانتار خاڵی پەیڕەوی پێشێڵکە هیچ دەسەڵاتێک ناتوانێت ڕێگری لێ بکە خاڵی پەیڕەوی تەواوە بێت جێبەجێ کرێت جەنابتان پاسەوانی پەیڕەون بەنسبەت من دوو خاڵی پەیڕەوی حەزەکەم بە جەنابتان بڵێم پاڵپشت بە مادەکانی 59 و 60 هەڵبەتە کۆمەڵێک پرسیاری زۆر کراوە وەڵامی نەبووە بەڵام بەپێی مادەکانی 66 و مادەی 69 پەیڕەوی ناوخۆ مادەی 66 گفتوگۆی کراوەیە پێم سەیرە فراکسیۆن یا دەکەس ناتوانن بەپێی مادەی 66 ئیلزامی سەرۆکی حکوومەت یا جێگرەکانیکەن مادەی 69 هەیە بڕێن بۆە مۆزوعەکە لەوەیە لە مادەی 69 من خۆم لە یادداشتا ئیمزام کردووە بۆ موساءلە بووە
بۆ پرساندن بووە کە سەرۆکی حکوومەت پێویستی یەک لەسەر 5 ئەندام و جێگرەکەی ئەندامانی ئەنجومەنی وەزیران پێویستی بە یەک لەسەر 6 ئەندام ئەم مسائلانە کراوە بەڵام جواب نەدراوەتەوە من داوا لە جەنابتانەکەم دەستەی سەرۆکایەتی ئایا بۆ نمونە ئێمە لە ڕۆژی 2/3/2020دا یاداشتێکمان پاپش بە مادەی 66 پێشکەش کردووە بۆ گفتوگویەکی کراوە دانیشتنی کراوە میوانداری نەک مسائلەش کە مادەی 69 بەڵام کە پەیوەنددارە بە مەسەلەی موچەی خەڵکی کوردستان نزیکەی 5 مانگ لەمەوە بەربووە حەزەکەم دەستەی سەرۆکایەتی پێمان بڵێ بۆچی ئەمە نەخراوەتە بەرنامەکە کە بێت 14 ڕۆژ بێ لە خراپترین حاڵەتە ئەبێ بێتە 21 ڕۆژ ئەوە یەک وەڵامان بدەیتەوە ئەوەی کەشیان کە پەیوەندی بە مەسەلەی خاڵێکی تری پەیڕەویەیە ئەو پرۆژە یاسایی کەمێکی ترە خوێنرێتەوە ئەوەی کە ناوی یاسایی لە ئەستۆگرتنی فەرمانبەرانە ئەو پرۆژە هەڵبەتە لە ئەستۆگرتن تەحملە ئەمە لێرە من بەبەستم ئەم پرۆژە یاسایە پاڵپشت بە مادەی 78 مادەی 78 بڕگەکانی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەم ئەم پرۆژە یاسایە چێ نردوێتی لە حکوومەت کەوترا پرۆژە نەنووساوە هینەوە وتمەوە کاکمەم لەناو پەیڕەوی ناوخۆ تعریف کراوە ئەگەر وتی پرۆژە یعنی هی حکوومەت ئەگەر وتی پێشنیاز یعنی هی پەرلەمانە کە ئێمە لەناو بەرنامەی کارنووسیمان پرۆژە مەبەستمان لەوەیە کە هی حکوومەتە کە نووسیمان پێشنیاز مەبەستمان لەوەیە کە بەڕێزان ئەندامانی پەرلەمانە فەرموو مژدەخان دوای ئەوە کاک چییە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە مانگێکمان درێژ کردەوە لە وەرزی بەهارە بۆ ئەوەی بەردەوام دانیشتنی تێدا بکرێ 28 ڕۆژ معقول لە دوای 28 ڕۆژ ئەنجا بەرنامەی کارەکە لەسەر دۆخی ئابووری موچە بێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێش نیاز دەکەم ئێمە هەتا نیوەی شەو دەمێنینەوە تکایە بڕگەی پێنجەم بهێنە سەرەتا بەهەر ئەمڕۆ باز لە قەیرانی دارایی و باسی دۆخی موچە بکرێ تکایە بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر باشە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە معلوماتمان هەیە کە بەپێی ئەو ڕقەمانە پارە لە بەردەستە بۆ دابەشکردنی موچە هیوادارم پەرلەمان فشار بکا بۆ ئەوەی سبەینێ دوو سبەی پێش دەژن موچە دابەش بکرێت بەڵێ سپاس کاکچیا فەرموون مایکەکە دیژ ناکە بەڕێز سەرۆکە پەرلەمانی تێبینیا من سەر شێوازێک کۆمبوونە ئەڤرویە ئەم دوبارودۆخێکی زۆر حساس دانە مەترسیە کۆرۆنای سەر هەرێما کوردستانê سەر هەمی پارێزگا زۆر زێدە بووە ڕێنەمایان تەندروستی وەزارەتە تەندروستی دیارن ڕێنەماییان جێبەجێ بکەن پێتیڤە وەکو پەرلەمانی کوردستانی دەرفەتدەن بۆی هاوڕێکەتان قسە بکە بەڵێ کاکچیە ئەم دوبارودۆخێکی زۆر حساس دانن کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ زێدەتر دەبێت و بارودۆخ زۆر خەتەرناکە ڕێنەمایان تەندروستیە زۆر وازەحن پێتیڤە ئەم وەکو پەرلەمانی کوردستانê نمونە بن بۆ جێبەجێکردنا یا ڕێنەمایان تەندروستی بەس مخابنی بە ئەم هدەهۆلەکە 111 کەسی دا و چەند فەرمانبەر ناپماندانە ئەم ڕێنەمایان تەندروستی جێبەجێ ناکەین ئەم مەترسینە چونکی هەر کەسێکشمە دەزەورەتە باژێرە خوا و مەترسینە بۆ بەڵافکردنا vê vîrusێنە هیویدارم جنابێوە داخوازش هەموو پەرلەمانتارە کە ماسک و دەستکێشکە بەکاربینن دا ئەم وەکو ڕێنەمایان تەندروستی جێبەجێ بکەن زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە پێش ئەوە کاک تۆ ڕێبوار پێش ئەوە ئێمە لەگەڵ ئەوەین کە بابەتی موچە قەیرانی دارایی کێشە ئابوووریەکانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەیەک مناقەشە بکرێت زۆر بە دوور و درێژ و تێر و تەسەلی بۆیە لە ناو بەرنامەی کاردامان ناو هەمووشمان متفقین ئەو دۆسیە بەبێ ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان مناقەشەکردنی گفتوگۆ لەبارەوەکردنی گفتوگۆیەکی نەزۆکە 24 سعات هیچ لە وەزعەکە ناگۆڕێ ئێمە ئایا بەبێ ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لەبەر 24 سعات ئەم مناقەشەیە بکەین چەند ئەندامی بەڕێزی پەرلەمان کە هێشتا نەبوون بە سێ کەس لەگەڵ ئەوەیە بەبێ ئامادەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا یەکەم بڕگە بابەتی موچە و بودجە و قەیرانی دارایی مناقەشە بکەین بەبێ ئامادەبوونی حکوومەت یعنی ئێمە دانیشین بەس لە نێوان خۆمانە قسە بکەین بەڕێزان کاک دیاری ئێمە کاک دیاری فەرموو قسە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر بابەت پێشێلکردنی پەیڕەو ئەم پەیڕەوە سەدان جار پێشێل کراوە ئێستا من پێتەڵم ئەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یعنی ئێمە 6 دانە مانگە
بەدەیان نووسایی فەرمیدان یا داشمانداوە بۆی وەزیری دارایی سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت لایەنە پەیوەندیدارەکان لەسەر قوتی خەڵک لەسەر موچەی خەڵک لەسەر بژێوی خەڵک لەسەر ژیانی خەڵک بێنە ئەم پەرلەمانی کوردستانە یعنی پرسیارەکە ئەوەیە چی وای کردو 6 دانەمانگەەوە ئەنجومەنی وەزیرانە و وەزارەتی داراییە دوو خولەک دوورن لە پەرلەمانی کوردستان و نێنە پەرلەمانی کوردستان ئێمە قسەکەمان لەسەرەوەی یعنی کە تۆڵی بەبێ ئامادەبوونی بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان قسە بکەین لەسەر بابەتی بوجە و موچە ئەگەر لەوەن بێن بۆ نمونە گرنگە بەلایەنەوە بێن و پەرلەمانیان بەلاو گرنگە ئەم پەرلەمانی کە لێرە شەرعێتیان وەرگرتووە دوو خولەکە بابێنە ئێرە باش بەڕێ سەرۆکی کاتم ماوە بەڕێ سەرۆکی تکاکەم کاتم ماوە یعنی منطقی تێدایە بەڕێ سەرۆکی پەرلەمان 6 دانە مانگە یعنی لە مانگی یەکەوە ئەوە دووبارەی ئەو قسەیە دوای ئەوە ئەو دووبارەیەکە وتە 6 دانە مانگە 6 دانە مانگە چی 6 دانە مانگە یاداشتمان پێشکەش کرۆ بۆی حکوومەت بێ دەمەوێت جواب بدەمەوە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە لە دۆڵێک ناژین و خەڵکی هەرێمی کوردستان لە دۆڵێک و ئێمە نەبینێ هەمووتان نەزانن جگە لە دۆخی کۆرۆنا کە پەرلەماناتی دنیا بە کەمی کۆ دەبنەوە ئێمە دۆخێکی سیاسی قەیرانێکی سیاسی دروستکراومان هەبووە لە ناو پەرلەمانی کوردستانە من وەکو سەرۆکی پەرلەمان گیرۆدەی ئەو قەیرانە سیاسیە بووم کە هێنراوەتە ناو پەرلەمانی کوردستان دووبارەکردنەوەی ئەمە بە بەردەوامی بۆچی 5 مانگە جەلسە نەکراوە 5 مانگە جەلسە نەکراوە لەبەرەوەی من دەست و پێم پەیوەند بۆ نەمتوانیوە جەلسەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە ببم هیوادارم ئەم بابەتی مزایەدەکردنە بەسەر سەرۆکی پەرلەمانە هەمومان وازی لێبێنین ئەگەر هۆکارێک هەبوو بێ بۆ ئەنجام نەدانی کۆبوونەوە لە پەرلەمانی کوردستان لە ماوەی 5 مانگی ڕابردووە خەتای سەرۆکی پەرلەمان بووە دۆخێکی سیاسی ناجۆر وای کردو کە سەرۆکی پەرلەمان کۆبوونەوە نەکا و وەرگرتنی نوقتەی نظامی لەسەر ئەوەی کە کۆبوونەوە نەکراوە و ناکرێ هەڵدەگرین خەتای منە من بەرپرسم من داوای لێبوردن لە خەڵکی کوردستانەکەم فەرمون دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کار بکەن بە ڕێزان لە لیژنەی یاسایی ناوی خودێ مەزن و درۆڤان بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەم پرۆژە و پێشنیازە یاسایانەی خوارەوە کە ئامادەن بە پێی بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 6 ئەمڕۆمان بۆ خوێندنەوەی یەکەم ئەمانەن 1 پرۆژە یاسای لە ئەستۆگرتنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان داش عێراق بەڕێزان سەرۆک و ئەندامانی پەرلەمان ئەم پرۆژە یاسایە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە و پێک هاتووە لە 18 مادە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن ئێمە لژنەی کاروباری یاسایی پەرلەمان داوا لە بەڕێستان دەکەین ئەم پرۆژە یاسایە ڕستەی لژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بکرێت زۆر سپاس بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان پرۆژە یاسایی لە ئەستۆکردنی فەرمانبەران لە هەرێمی کوردستان ئاراستەی لیژنەی کاروباری یاسایی و سەرجەم ئەندامانی پەرلەمان دەکرێت و لێرەوە داوا لە لیژنەی یاسایی یەکەم ڕۆژی 9 مانگ دوای جەژن کۆ ببنەوە بە مەبەستی ئامادەکردنی راپۆرت و بۆ ئەو مەبەستە دەتوانن بە ئیلزامینە دەتوانن لەگەڵ لیژنەی داراییش ڕاوێش بکەن بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوە و کەلوپور لە هەرێمی کوردستانی عێراق ئەم پێشنیازە یاساییە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە و لە 31 مادە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچواننی ناوی ئەو ئەندامە بەڕێزانی کە واژۆیان کردووە لەسەر پێشنیازی یاسایەکە دکتۆر زەیدان ڕەشید 2 نەجات شعبان عەبدوڵڵا 3 لوقمان حەمەد حاجی وەردی 4 پێشەوە تاهیر مستەفا 5 زانا مەلا خال ئیسماعیل 6 سەباح محمود زێباری 7 ئیدریس ئیسماعیل ئەبوش 8 بەختیار لەش شکری سلێمان 9 سەروان هەرچی 10 ڕزگار ئیسا سوارە 11 نزار سورچی 12 بەهمەن کاکە عەبدوڵڵا 13 ژیان مستەفا ئەحمەد 14 ڕێڤینگ حەمەد هروری 15 دکتۆر ڕێبوار بابکەی 16 زکری ئەحمەد زێباری 17 محسین دۆسکی 18 جنان جەبار 19 ڕۆمیۆ هەکاری 20 سەلمە فاتح تۆفێق 21 ڕۆژان محەممەد کەریم 22 هەژان حەسەن ئەحمەد 23 هاوڕێ مەلاستار 24 جەمال حەوێز 25 ئەرشەد حسێن محەممەد 26 عەبدوسەلام عەبدوڵڵا دۆڵەمەڕی 27 بەهجەت عەلی ئیبراهیم 28 ئومێد خۆشناو 29 کلارا عودە سێوە عودیش یعقوب 30 شێخ تاهر خەیلانی 31 مەلا ئەحسان ڕێکانی 32
لێزا فەلەکەدین کاکەی 33 وەیسی سعید وەیسی 34 هێویدار ئەحمەد 35 یاسین خضر تا 36 حەسیبە سعید ئیبراهیم 37 هیمداد سەباح بیلال 38 ڕۆژان ئیبراهیم سلێمان 39 گوڵستان باقی نهێلی 40 ئازاد ئەکرەم کوورەچی 41 بژار کۆچەر بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێز دەکەین ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنە پەیوەنددارەکان بکەی سوپاس. بەڵێ زۆر سوپاس. پێشنیازە یاسای بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور لە هەرێمی کوردستان داش عێراق ئاراستەی لیژنەی ڕۆشنبیری لیژنەی کاروباری یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ و داوا لە لیژنەی ڕۆشنبیری یەکەم ڕۆژی 9 مانگ ڕاستەوخۆ دوای جەژن بە ئامادەبوونی دکتۆر زێدان راپۆرتی ئەم پێشنیازە یاسایە ئامادە بکە. بەڵێ کاکتۆر زێدان نقطەی نظامی بەڵێ بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پرۆژە یاسای پەیوەندە بە لیژنەی شارەوانی و گەشت و گوزار نەک لیژنەی ڕۆشنبیری. بەڵێ ئاراستەی لیژنەی ڕۆشنبیری و شارەوانی و کاروباری یاسایی یەکرێ و ئەگەر کاکتۆر زێدان لە هیچ یەکێک لەو لیژنانە ئەندام نییە لەبەرەوەی پسپۆڕیەکەی لە شوێنەوارە دکتۆرای لە شوێنەوار وەرگرتووە داوا لە لیژنە تایبەتمەندەکان دەکەم کە بە ئامادەبوونی دکتۆر زێدان راپۆرتیان ئامادە بکەن و 9 مانگ ڕۆژی ئامادەکردنی راپۆرتە بەڕێزان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسای ڕێخستنی میدیای ئلکترۆنی لە هەرێمی کوردستان داش عێراق لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. ئەم پێشنیازە یاسایە لە 22 مادە پێک هاتۆ لەگەڵ هۆیەکانی دەرچواندنی ناوی ئەندامانی پەرلەمانەوانەی کە واژۆیان کردووە: سەلمە فاتح، جەلال پەرێشان، محسین دۆسکی، گۆران عومەر عەلی، مەم بورهان قانع، پێشەوە هەورامی، ڕووپاگ ئەحمەد، گولیزار ڕەشید، ئازاد ئەکرەم، لوقمان حەمەد ساڵح، ئەرشەد تەحسین، ژیان تاهر، زیاد جەبار، کاروان گەزنەی، ڕزگار عیسا سوارە، جەلال محەممەد ئەمین، فەیسەڵ عەباس، شەمۆل ئاشتی، عەبدولناسر ئەحمەد، بەهجەت عەلی ئیبراهیم، سارا دەریۆش، سارا دڵشاد، چیا مەجید شەریف، لیزا فەلەکەدین سابر، شنۆ عەشقی، جەمال هەروتەیی، هەژان حەسەن، زکری زێباری، هێڤیدار ئەحمەد، بەختیار شکری، شادی نەوزاد، باڵامبۆ محەممەد، عەلی حەمە ساڵح، سۆران عومەر، ڕزگار محەممەد، شایەن کاکە ساڵح، شیرین ئەمین، یاسین خضر، شاخەوان ڕەوف، بەڵێن ئیسماعیل، مسلم عەبدوڵڵا، حکمەت محەممەد، حەسیبە سعید گەردی، دکتۆر زێدان، بژار کۆچەر، گولستان سعید، هێرش حەسەن، دکتۆر گەلاوێش، ڕاهی ڕەهبەر، ڕۆژان شەید حەمەڕەش، شرین یونس، سەرکۆ ئازاد گەڵاڵی، ئاشنا عەبدوڵڵا، سیروان بابان، دیاری ئەنوەر. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەبەرەوەی ئەم پرۆژە یاسایە گرنگە و یەکەم جارە دەچێتە ناو سیستمی تەشریعی ئێمەوە جگەلەوەی ئاراستەی لیژنەکانی ڕۆشنبیری و کاروباری یاسایی و سەرجەم پەرلەمانتارانیەکەین پێویستی بە هەندێک ئامادەکاریە بۆیە دەبێ سنتەری توێژینەوەی پەرلەمان ڕاپسپێرین بۆ ئەنجامدانی وەرکشۆپێک دوای ئەوە راپۆرتەکانی دەنووسی. بەڵێ زۆر سوپاس بەڕێزان لە لیژنەی یاسایی دەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان. بەڵێ گوڵستان خان نقطەی نظامی بەڵێ یەک بەسەر چاو باش بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە 29 کاتێک کۆبوونەوەمان کرد پێشنیاریەوەمان کرد کە بەدەنگ چاکسازیەکانەوە بچین جەنابەت بڕیارەدا کە راپۆرتێک لەو بارەوە ئامادە بکەین. پێم وا بێ یەکێک بووین لەو لیژنانەی کە پێشەنگیمان کرد لە ئامادەکردنی راپۆرتێکی زۆر تێر و تەسەل سەبارەت بە چاکسازیەکان. لە دوای ئامادەکردنی ئەو راپۆرتە نامەی جەختکردنەوەمان پێشکەش بەڕێستان کرد بەوەی کە دانیشتێکی تایبەت بکرێت
بە گرفتی چاکسازیەکان بەڕاستی ئێمە لە دوای ئامادەکردنی ئەو راپۆرتە و نامەی جەختکردنەوە لە هەفتەی ڕابردوودا دوان لەوانەی کە لە چاکسازیەکان مانیان گرتبوو لە سزادراوان کۆچی دواییان کردووە. من هیوادارم مەترسی ناو چاکسازیەکان بە هەند وەربگیرێت تەنیا لەم پەرلەمانەدا باز لەسەر موچە و گرفتی خەڵک نەکرێ کە ئەوەش گرنگی و تایبەتی خۆیە باز لە گرفتی ناو ئەو چاکسازیانەش بکەین و بە هەندی وەربگرین و ئەو راپۆرتەی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی بە هەند وەربگیرێت. زۆر سپاستانەکەم. بەڵێ زۆر سپاس دروستە ئێوە جەنابتان داوەتان کردبوو ڕاستە ئێمە بەڕاوێژ لەگەڵ خۆتان لەگەڵ لیژنە تایبەتمەندەکە هەوڵە دەین کە دانیشتێکی پەرلەمانی بۆ ئامادە بکەین و هەندێک ئامادەکاری تریشمان کردووە بە ڕەزامەندی جەنابتان دەتوانین بەردەوامی پێ بدەین. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا بڕگەی دووەمی بەرنامەی کارەکە جێبەجێەکەین کە بریتیە لە دەنگدان لەسەر داواکاری دەست لە کارکێشانەوەی ئەندامی بەڕێزی پەرلەمان کاک سۆران عومەر سەعید لە ئەندامەتی پەرلەمان بەپێی حکمی خاڵی 1 و 2 لە بڕگەی دووەمی مادەی 25 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە دەست لە کارکێشانەوەی بەڕێز پەرلەمانتار سۆران عومەر سەعید پەسەند بکرێ با بفەرمێ دەنگی پێ بدە. بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە کۆی 89 ئەندامی بەڕێزی پەرلەمان کە ئامادەی هۆڵی کۆبوونەوەکەن بە 55 دەنگ دەست لە کارکێشانەوەی بەڕێز کاک سۆران عومەر پەسەند کرا. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی سێمی بەرنامەی کارەکەمانەکەین کە بریتیە لە خوێندنەوەی راپۆرت و گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتانەی خوارەوە بە یەکەمیان دەست پێ دەکەین خوێندنەوەی راپۆرتی کۆبوونەوەی هاوبەشی لیژنەی کاروباری پێشمەرگە و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم سەبارەت بە دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و هێرشەکانی تیرۆریستانی داعش بۆ سەر ناوچەکە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ناوخۆ وەزیری کاروباری پێشمەرگە وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستاندن لە هەرێم و بەغدا و دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق. ئێستش داوا لە بەڕێزان دەستەی سەرۆکایەتی هەردوو لیژنەکانی پێشمەرگە کاروباری پێشمەرگە لەگەڵ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمەکەین با بفەرمون بێنە ئێرە. بەڵێ بەڵێ کاک کاروان. بەناوی خودای گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا حەز دەکەی بابێنە شوێنی خۆیان دوایی با دانیشن. کاکاروان لەسەر ئەو بڕگەیە؟ بەڵێ لەسەر بڕگەیە. دەجارێت دەست بە قسەکردن مەکە بفەرموو وانزانی نقطەی نظامیت هەیە. لەسەر نقطەی نظامی لەسەر بڕگەیە. بەڵێ با دانیشن. بەڵێ. والله بيرة گەیاندن
لیژنەکانی پێشمەرگە لەگەڵ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لێرە دەبن دەرەوەی ئیدارەی هەرێم بەڵێ بەناوی پەرلەمانی کوردستان بە گەرمی بەخێرهاتنی بەڕێزان وەزیری پێشمەرگە وەزیری ناوخۆ وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان لە نێوان هەرێم و بەغاو دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە حکوومەت هەرێمی کوردستان عێراق دەکەین و بەڕێز وەزیری کاروباری پەرلەمان دکتۆرە ڤاڵە بە خێراتنی هەموو لایەکتانەکەین سپاس بۆ ئامادەبوونتان نقطەی نظامی کاکاروان فەرموو سەبارەت بەو بۆکەیە بەڵێ سەبارەت بەناوی خی گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان کاروان گەزنەیی بە جۆرەی پێڕەوی ناوخۆ لە مادەی سی لە بڕگەی چوارەم ڕێژەی یاسایی کۆبوونەوەی لیژنە بە ئامادەبوونی زۆرنەی ئەندامان تەواو دەبێت بۆ بڕیارەکان بە زۆرنەی دەنجی ئامادەبووان دەدرێن بەڵام ئەم راپۆرتەی بەردەستمان لە کۆبوونەوەی لیژنە کە لە ڕۆژی 19 حوتی 2020 ئەنجام درراوە لەم کۆبوونەوە تەنها چوار ئەندامی بەڕێزی لیژنەوە ژۆیان کردووە کە مەنیسابی یاسایی نێ بۆ کۆبوونەوەکە و لە راپۆرتی هاوبەشیش لە کۆ 11 ئەندام تەنها 5 ئەندام واژۆیان کردووە کەواتە ئەمەشیان دووبارە نیسابی یاسایی تەواو نەبووە بۆیە من داوا ڕوونکردنەوە لە بەڕێزیان دەکەم بۆی کەوەمان ڕوون بکەنەوە ئایا ئەگەر نیسابی کۆبوونەوە تەواو نەبێت چۆن دەکرێت بخرێتە بەرنامەی کارەوە زۆر سپاس. هەردوو لیژنە بەڕێزەکە لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لەگەڵ لیژنەی پێشمەرگە پێشتر بەجیا هەر یەکەیان راپۆرتی خۆیانیان ئامادە کردبوو بە نیسابی قانونی لیژنەکانیان بە نیسابی قانونی لیژنەکانیان ئەم راپۆرتە هاوبەشە لێکدراوی هەردوو راپۆرتەکەیە بە تەنها لێکیان داوە هیچ ئیزافەیەکیان بۆ نەکردووە بۆیە لەبەر دۆخی کۆرۆنا ژمارەیەکی کەمی هەردوو لیژنەکە ئامادە بوون تەنها تێکەڵکردنی هەردوو راپۆرتە هاوبەشەکەی کە پێشتر بە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان هاتووە تێبینی لەسرە بەڵام لەبەر ئەوەی ئەم راپۆرتە تەنها ڕاو بۆچوون و ڕوئیای لیژنەکەیە و ئەگەر ئەندامێکی ئەم دوو لیژنەیە ناڕازیە لەسەر ناوەڕۆکی راپۆرتەکە دەرفەتی دەدەینێ قسە بکە تێبینی لەسرە تێبینی لەسرە کاکاروان 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 هەر لیژنەیەک لەم دوو لیژنە بەڕێزە کۆبوونەوەی سربەخۆی کردووە بە نیسابی تەواوی ئەندامانی لیژنەکەیەوە راپۆرتێک کە پەسەندکراوی لیژنە تایبەتمەندەکەیە خۆی کۆبووەتەوە لە کاروباری پێشمەرگە بەجیا لیژنەی ناوچە کوردستانیەکان بەجیا ئەم بەڕێزانە ئەم نۆ ئەندامە تەنها هاتوون هەردوو راپۆرتەکەیان کردووە بە یەک راپۆرت بەڵێ دەست بە بەرنامەی کارەکەمانەکەین بەڵێ فەرمونون بەڵێ دەست بە بەرنامەی کارەکەمانەکەین سەرەتا بە خوێندنەوەی راپۆرتی هاوبەش لەلایەن بەڕێزان سەرۆکی لیژنەی کاروباری پێشمەرگە و لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەست پێ دەکەین خۆتان بڕیار بدەن کامتان سەرەتا دەست پێ دەکەن فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان بەخێرهاتنێکی گەرمی هەموو وەزیرە پەیوەندیدارەکان دەکەین کە ئێستا لە پەرلەمان ئامادەن راپۆرتی لیژنەی هاوبەش وەکو لیژنەی ناوچە کوردستانەکان دەیخوێنینەوە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان پرسێکی پیرۆز و گرنگە ڕاستە هەر بابەتێک پەیوەست بێ بە چارەسەرکردنی کێشە و گرفتەکان پرسی گرنگن بەڵام ئەمە بابەتی خاک و نیشتیمانە کە کورد قوربانی زۆری لە پێناوی داوە هەرچەندە دەبواە دانیشتنەکە تایبەت بواە تەنها بە ناوچە کوردستانەکان بەڵام هەوڵ دەدەین لەو کاتێک کە بۆمان تەرخان کراوە ئەو کێشە و گیر و گرفتانەی کە ئاماژەمان پێکردووە لە راپۆرتەکەدا باسی لێوە بکەین کە ئێمە باس لە ناوچە کوردستانیەکان دەکەین مەبەستمان هەموو ئەو ناوچە کوردستانیانەیە کە مادەی 140 دەیانگرێتەوە کە باس لە خەڵکانی ناوچە کوردستانیەکان دەکەین مەبەستمان هەموو پێکاتەکانی ناوچە کوردستانیەکانە
بە پێکاتەی کورد و بەڕێز سەرۆکی لیژنە بەڵێ یەکسەر دەست بە خوێنەوەی راپۆرتەکە بکە فەرموون. بەڵێ دکتۆرە بەڵام پێویستە خەڵکانی ناوچە کوردستانەکانمان بزانن کە ئێمە مەبەستمان هەموو پێکاتەی ناوچە کوردستانەکانە بەبێ جیاوازی. بەڵێ فەرموون یەکسەر راپۆرتەکە بخوێنەوە. هەروەک لای هەمومان ئاشکرایە لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 و دوای نەمانی هێزی پێشمەرگە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دۆخی ئەو ناوچانە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە بارودۆخێکی خراپ و خراپتر دەکات. هێرشێک بە دوایەکەکانی چەکدارانی داعش وەستانی نییە و کۆنتترۆڵ ناکرێ. سوپای عێراق و پۆلیس و ئەو هێزانەی کە لەو ناوچانەدان پشگیری لە چۆن بڵێ گومان دروست بووە کە پشگیری لەو هەڕەشانە دەکەن و بگرە چاپۆشیشی لێ دەکەن. بەڕێزان ئاماژە بە بڕگەی دووەم لە مادەی نۆی پەیڕەوی ناوخۆ داواتان لێ یەکەم کە ئەم دانیشتە پەخشی لەسەر ڕابگیرێ لەبەرەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە پەخشی ڕاستەوخۆی ئەم دانیشتە تەنها ئەم دانیشتە ڕابگیرێ با بفەرموێ دەنگدا. بەڵێ زۆر سپاس بە دەنگی 63 ئەندامی پەرلەمان